قوبا تاڵەبانی جێگەی سەرۆکوەزیرانی هەرێم لە دەستپێکی سەردانێکیدا بە وڵاتانی ئەوروپا سەردانی شاری برۆکسیلی پایتەختی بەلجیکای کرد و زنجیرەیە کۆبوونەوەی ئەنجامدا بە مەبەستی خستنە ڕووی دۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە. لە کۆبنەوەی یەکەمیدا لەگەڵ لیژنەی هەماهەنگی و پەرەپێدانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە یەکێتی ئەوروپا بوو. جێگری سەرۆکوەزیران تاکیدی کردەوە کە دەبێت وڵاتانی ئەوروپا هەماهەنگی و هاوکاری زیاتری هەرێم بن، بەتایبەت لەم کاتەدا کە هێشتا ژمارەیەکی زۆر ئاوارە لە هەرێمن و پێویستە حکوومەت ژیانیان بۆ دابین بکات تا ئەو کاتی دەگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان. سەبارەت بە دۆخی سیاسی هەرێم جێگری سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە جوگرافیای ناوچەکە و چواردە ورمان بەردەوام لە کێشمەکێشمی سیاسیدایە. هەرێمی کوردستانیش لە بەردەم وەرچەرخانێکی مێژوویە بۆیە دەبێت لایەنە سیاسیەکان زۆرە سیارانە مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکەن بۆ ئەوەی گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی میلەت دابێت. لە بەشێکی تری کۆبنەوەکەدا قوبا تاڵەبانی باسی لە کوێ ئەو چاکسازیانە کرد کە حکوومەتی هەرێم لە کەرتە جیاجیەکان ئەنجامی داون و ڕایگەیان زۆر سوپاسی گەلی کوردستان دەکەین کە بەرگەی ئەو هەموو قەیرانانەی گرتووە و با گرنگیەوە دەڕواننە حکوومەتەکەیان بۆ ئەنجامدانی چاکسازیەکان کە قۆناغی زۆر باشیشمان لەو ڕۆوە بڕیوە و چاوەڕوانی دەرەنجامە باش و گرنگەکانین. هەروەها قوبا تاڵەبانی لەگەڵ جێگری بەرپرسی فەرمانگەی دەرەوە یەکێتی ئەوروپا کۆبووە و باسی لا گرنگی پتەوکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی یەکێتی ئەوروپا کرد و دواتر جێگری سەرۆکوەزیران سەردانی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا و باڵۆستانی عێراق لە بەلجیکا کرد و لەوێش باسی لە دۆخی کوردستان و عێراق و ناوچەکەی بۆ کردن و هەنگاوە گرنگەکانی دوای شەڕی داعش و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەگەری گۆڕانکاریەکانی ناوچەکە. هەر لە برۆکسیل قوبا تاڵەبانی لەگەڵ کریستۆس سیلاندیس کۆمیسیاری باڵای یەکێتی ئەوروپا بۆ کاروباری هاوکاری مرۆیی و قەیرانەکان کۆبووە و تێیدا بەوردی باسی لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و شەڕی دژ تیرۆر و چاکسازیەکانی حکوومەتی هەرێم و هەنگاوەکانی دەربازبوون لە قەیرانەکان کردەوە. لای خۆیەوە کۆمیسیاری باڵای یەکێتی ئەوروپا بۆ کاروباری هاوکاری مرۆیی و قەیرانەکان ستایشی حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستانی کرد و ستایشی هێزی پێشمەرگەی کرد کە ناوچەیەکی فراوان لە داعش پا کردوتەوە کە ئەمەش مای پێزانینە لای هەموو ژیان. هەر لە میانەی سەردانەکەی بۆ وڵاتانی ئەوروپا قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی وڵاتی هۆڵندای کرد و لەگەڵ هەر یەک لە جانین هێنس وەزیری بەرگری و بێت کوێندەرس وەزیری دەرەوە و لین ئەنا وەزیری گەشەپێدانی ئابووری و وەزیری پەروەردەی هۆڵندا و لە میانی سەردانێکیدا بۆ پەرلەمانی هۆڵندا لەگەڵ لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمان کۆبووەوە. لە دیدارەکاندا باس لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و شەڕی داعش و هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێم کرد. هەروەها چۆنێتی پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان کوردستان و هۆڵندا تەوەرێکی تری کۆبنەوەکانی جێگەری سەرۆکی حکوومەت بوون. قوبا تاڵەبانی لە دیدارەکانیدا تشکی خستە سەر قۆناغەکانی چاکسازی حکوومەت بەوردی و ئەو ئامانجا هەمەلایەنە کە لە ڕێی ئەو چاکسازیانەوە بەدی هێنراون و ڕاگەیان لە ئێسادا بناغەیەکی پتەومان بنیادناوە و قۆناغا قورسەکانمان تێپەڕاندووە و دەرەنجامی چاکسازیەکانیش لە داهاتوویەکی نزیکدا بەدی دەکرێن. ئێمە دووسێ ڕۆژە لە بلجیکاین و لە هۆڵنداین و هەم لەگەڵ بەرپرسانی حکومی بەلجیکا کۆبووینەوە لەگەڵ بەرپرسانی یەکێتی ئەوروپاش کۆبووینەتەوە و ئێستش لە کۆتایی سەردانەکەمانین بۆ هۆڵندا کە لەگەڵ گەورە بەرپرسانی حکوومەتی هۆڵندا کۆبووینەتەوە. تەوەری باسەکانی کۆبوونەوەکانمان زیاتر پەیوەندیان بە دۆخی سیاسی عێراق بە گشتی و کوردستان بە تایبەت، دۆخی ئابووری هەرێمی کوردستان، چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبڕووبوونەوەی قەیرانی دارایی و ئیداری و دارایی هەرێمی کوردستان، کێشەکانی ئاوەرەکانی کە ڕوویان لە هەرێمی کوردستانمان باس کرد لەگەڵ دۆستەکانمان لە حکوومەتەکانی بێلجیکا و یەکێتی ئەوروپا و هۆڵندا و چەند بابەتێکی تریش بۆ کە پەیوەندی بە شەڕی داعش و ڕزگارکردنی مووسڵ و عێراقێک کە بەناو عێراقی دوای داعش بە چ شکل و شێوەیەکە بێت. لەم سەردانە و نەکەر ئەم سەردانە بەس ئەو هەوڵە بەردەوامانەی حکوومەتی هەرێم بۆ فراوانترکردنی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەوەیە کە ئەمڕۆ وڵاتێکی وەکو هۆڵندا بە ئاگایە لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی و بڕیاریان داوە بەردەوامیشە بن لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان، بەردەوامە بن لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان، بەردەوام بن لە هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی چاکسازیەکانی و بێگومان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان و ئەو کەسانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو بۆیە زیاتر خستنە ڕووی کێشەکان و پلانەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە دەرگامان بۆ ئەکاتەوە ئاسانتریەکە بۆ وڵاتێکی وەکو هۆڵندا یان بەلجیکا یان مؤسسەیەکی وەکو یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی بێن هاوکاری هەرێمی کوردستان بکەن.
قوبا تاڵەبانی لە لێدوانێکیشیدا ڕاگەیان لە کۆبنەوەمان لەگەڵ لێپرساوانی هۆڵندا بەڵێنی ئەومان وەرگرتووە کە وڵاتی بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕوبەڕووبنەوەی تیرۆریستانی داعشدا.